ئێوارەتان باش سامان بەشاتین بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ دادگای فیدرالی سێ داوا یاخو سێ سکاڵای هەرێمی کوردستانی ڕەت کردەوە کە دوانیان لەسەر موچە بوو، چارەسەرکردنی کێشەی موچە کە سکاڵا تۆمار کرابوو کە بۆ ئەوەی دادگای فیدرالی بڕیارێکی وەلایی دەربکا بۆ موچە بۆ ئەوەی کە موچە تێکەڵی ململانێ سیاسەکان نەبێ، بەڵام وتیەوە لە تایبەتمەندی منیە و ڕەتی کرد. سکاڵایەکی دیکەیش کە لەلایەن نەوەی نیەوە تۆمار کرابوو کە لەسەر پرۆژەی ڕووناکی بوو، واتە کارەبای 24 کاتژمێری ئەویشی ڕەت کردەوە، واتە هەر سێ سکاڵاکە ڕەت کرایە و هیچ بڕیارێکی لەبارەوە نەدا. لێرەدا پرسیارێک دێتە پێشەوە، ئایا ئەم سکاڵایانە چۆن تۆمارەکرێن؟ ئایا ئەم کەسانەی کە سکاڵا تۆمار دەکەن لە دادگای فیدرالی یاساناسن یاسازانن کە بتوانن بەچی شێوەیە سکاڵاکانیان تۆمار بکەن یان نەخێر، بەشێکی تەنها هەڵمەتێکی ئیعلامیە بۆ بەرچاو ڕاگەاندنەکان و بۆ خەڵکی هەرێمی کوردستان و ئەچێتە چوارچێوەی بانگەشەی هەڵبژاردنەوە بڵێ من سکاڵام بۆ نمونە لە دادگای فیدرالی تۆمارکەوە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر کارەبای 24 کاتژمێری یاتە گرانی نەکەوەی کە 24 کاتژمێر هەبێ لەسەر چارەسەرکردنی موچە، بەڵام خۆ ئەمانە هیچ جێ ناگرن، هیچ بڕیارێکی لەبارەوە نادرێت. هەر ئەمە بەشێکە لە گفتوگۆکەم. بەشێکی دیکەی گفتوگۆکەم بڕیارێک دەرچووە لە وەزارەتی دارایی حکوومەتی عێراقەوە کە هەرێمی کوردستان شپابند بۆ بڕیارەکەی پەسەند کردووە کە لە مانگی حەوتۆ وا بڕیارە هەموو ئەو کەسانەی کە لە 2014ەوە کە موچەیان پێدراواتە ئێمە کە لەو پێش هاوتاکردنی خانەنشینان کە لە سەدا حەوتی پارەی خانەنشین لە موچەکانمان دەبڕا خۆی کە عێراق لە سەدا دەبوو، ئەمانیش دێن ئەم لە سەدا سێ بۆی بێتەوە لە سەدا دەکە لە موچەخۆرانی دەبڕن، هەروە ئەو خانەنشینانێشی کە لەو ماوەیە خانەنشین بوون بە هەمان شێوە موچیان لێ دەبڕێت، دەبێت لە ماوەی پێ ساڵێکدا موچەکە ئەو مەبلەغە پارەی کە لایەنە بیدەنەوە. لێرەشا من پرسیار دەکەم لە میوانەکەم، ئایا ئێمە سندوقێکمان هەیە وەکو پێشتر بۆ خانەنشینان یان نەخێرەم پارە ئیدی لەو کاتەوە کە موچەمان لای بەغای و خانەنشینمان چۆتۆ هاوتا بۆتۆ لەگە بەغدا خۆی گلیاتۆ لە سندوقێکە سندوقی خانەنشینانە لە بەغدا. میوانەکە مامۆستا عەبدولقادر ساڵحە ڕاوێژکاری یاسایی لە ستۆدیۆ میوانە مامۆستا زۆرسانەکەم. ئەگەر جەنابەت ئەو سێ داوایی کە ئەمڕۆ دادگای فیدرالی ڕەتی کردەوە بەڵێ هۆکارەکە چی بوو؟ ینی جەنابەت بۆم ڕوون کەیتەوە، ینی هەر لە پێشەکەکە کە من وتم ئایا نەزانیە ئێمە بە نەزانیانە بڵێن سکاڵا تۆمارەکەین یا دوزانم ئەم بابەتانە بابەتی ئەوە نین کە بۆ نمونە دادگای فیدرالی بڕیاری لەبارەوە بدا، ئەنی ڕوونی کەیتۆ بۆ خەڵک چییە؟ بەڵێ باسانەکەم طبعاً پێش وەڵامی پرسیارەکەی جەنابەت دەمەوێت دوو تەوزیح بەم لەسەر بابەتی اختصاصی محکمەی اتحادی. طبعاً محکمەی اتحادی بە گوێرەی مادە 93 دەستور 8 اختصاصی هەیە. ئەوەی کە تا ئێستا من متابعەم کرد بێت داوای پێتۆمار کراوە بە زۆری بریتە لە اختصاصی ڕقم 1 و اختصاصی ڕقم 3 لە مادەی 93 واتە بڕگەی 1 و بڕگەی 3. لە بڕگەی یەکە باس لەوەکە کە محکمەی اتحادی مختصة بالرقابة على دستورية القوانين والأنظمة النافذة. أما يك دو لاختصاصي دومي محكمة كتفسير النصوص الدستورية ما زورية متى يسشتي وامان كما هي كتفسير نصوصي دستوري بكرية واتي مشتي وامان زور كما سيهميان الفصل في القضايا التي تنشأ عن تطبيق القوانين الاتحادية والقرارات والأنظمة والتعليمات وتكاتك كقانونك اتحادي نزاعي لسد روسيا لسد تطبيق قانونك أو كاتا أطراف بنا بر محكمة اتحادي بوتو ماركردني دعواي موچە کە بە 224 لە مانگی شوڵاتی 2024 بڕیاری لێدرا بە پێ ئەم فەقرە تۆمار کرابوو بۆ جێ خۆی کرد بۆ لەبەرەوە ئەبێت تۆ بزانی لەکوێ دەست ئەبی بۆ بابەتەکە بۆی بچتە ناو چوارچەوەی اختصاصی دادگاکەوە. باشە کاتێک کە مشکلەکە چۆن دروست بوو کاتێک کە یاسای بودجەی 3 ساڵی پەسەند کرا طبعاً لەو یاسا معالەجەی موچە کرابوو
حکوومەتی ئیتیحادی بۆ چوونێکی هەبوو کە ئەوێ پێویستە بەم ئیجرا موچە بدرێ محکەمەی بڵێ حکوومەتی رێمیش بۆ چوونێکی تری لەسەر یاساکە بوو بە هەردوو لایەنە بوو بە کێشە لەم ڕوانگەوە داواکەوا تۆمارکرا کە بام وچەی فەرمانبەرانی هەرێم لە بینی ناکۆکی نێوان هەرێم و عێراق لە بەرەنجامی تەطبیقی قانونی موازنەوە بێتە دەرەوە معالەجە بکرێت فعلا محکەمە وتی اختصاصی منە بینی و چۆنا مۆزوعەکە و بڕیاریدا کەواتە لە ڕووی قانونیەوە ئەبێ کاتێک کە تۆ یەکەم خوتووە کە ئەتەوێت داوا تۆمار بکەی ئەبێ بزانی لە چ بڕگەیەکی مادەنەوە تووسیەوە بۆی ئەڕێیت واتە مەرج نییە کاڵی مادەنەوە تووسی هەرتەنها من تاعن بم لە قەرارێک لە بەرەوەی بزانام دەستوریان دەستوری نییە یان مەسەلەن تاعن لە تعلیماتێ بەم تاعن لە قەرارێ بەمزام ئایا چۆن ئەیبینێت کاتێک کە باس بە زۆری داواکان کە تۆمار کراوە لە هەرێمی کوردستانە بەپی بڕگەی یەکی مادەنەوە تووسێت تۆمار کراوە کە بریتە لە الرقابة على دەستوریەت القوانین والأنظمة النافذة ما بس چییە لەم دەستوریەتی قوانین طبعا ئێمە لە ناو دنیای قانونا پەیکەرێکمان هەیە کە بە دەستور دەست پێکە هەرێمێکە لەسەری سەرەوەیە دواتر یاسایەت کە سڵتەی تەشریعی دەری کردو دواتر قەراراتێت کە سڵتەی تەشریعی دەریەکە دواتر ئەنزیمەیەت کە ئەنجومەنی وەزیران دەریەکە دوای تعلیماتێت طبعا نابێ یاسا مخالفی دەستور بێ نابێ قەرار مخالفی یاسا و دەستور بێ نابێ ئەنزیمە مخالفی یاسا قەرارات و ئەوانە بێ کەواتە بێ مراعاتی ئەمە بکرێ بۆیە کاتێک کە یاسایەک دەرەچێ من قەنەعات وامی یاسا دەستوری نیە ئەچم لە بەردەم محکەمەی ئیتیحادی تانی لێدەم کاتێک کە ئەگەر سەرنجی ئەم بڕگە بین کاڵی على الدستورية القوانين والأنظمة هینی نەکردو مقەیەدی نەکردووە بە حکومەتی اتحادی و بڵێ قوانینی اتحادیان ئەنظیمە اتحادی کەواتە مطلقاتوە کەواتە من ئەگەر سبێنی یاساک لە پەرلەمانی کوردستان دەرچوو قەنەعات وا بوو دەستوری نییە ئەچم لە بەردەم محکەمەی اتحادی تاعنی لێدەم طبعا ئەم تاعنەش مەرجی هەیە بێ ئێمە ئاگامان لێ بێت یان نیزامێک کە دەرەچێت لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و پەیڕەوێک بەڵێ من مافمێ بڕۆم لە بەردەم محکەمەکە تاعنی لێ بم لە ڕووی دەستوری بوونی نظامەکەەوە بەڵام کاتێک کە من ئەمە ئەدەم ئەبێ ئاگام لێ بە چەند مەرجێکی کەشێ هەم بێت بۆ نمونە مەرجی یەکەمێنەوەی کە منە بێ مەسلحەتم هەبێلەوە باش ئەگەر هاوڵاتێکی عەربی خەڵکی بەسرە بێت داوا تۆمارکە لە بەردەم محکەمەی اتحادی بڵێ خەڵکی هەرێمی کوردستان فەقیرن ئەبێ موچان پێ بدریان مەسەلەن ئەم دقا ئەو زوڵمەی لە هەرێمی کوردستان کردووە محکەمە داواکە لێ وەرناگرێت لە بەرەوەی تۆ مەسلحەتت لەم داوانیە ئەمە یەک دوو ئەبێت تۆ خصومەشت هەبێ بۆ من دقێکی قانونی هەیە لە یاسایەکی معەنە سەبارەت بە تەقاعودی ئەگەر من بچم داوا تۆمارکەم لەسەر وەزیری مالیە محکەمە داواکەم ڕەتەکاتەوە لێ خۆ وەزیری مالیە تەشریعی قانونەکەی نەکردووە پەرلەمان کردوێتێ بێت تۆ داوا لەسەر پەرلەمان بکەیت سەرۆکی پەرلەمان خاڵی سێمیانە بێت سەر اختصاصەکە کاتێک کە بە اختصاص محکەمە داواکە ڕەتەکاتەوە دلیل نییە بۆ ئەوەی کە ئەم داوای من کردومە ئەم تەڵەبەی من کردومە نامەشروع یان ناڕەوایە نەخێر بەڵکو محکەمەڵی ئیشی من نییە ئیتر ناچێتە ناوەی کە من تەڵەبەکەم دروستە یان دروست نییە وەکو مەوزوعی تەڵەبەکە وەکو قانونیەتی تەڵەبەکە نەک وەکو اختصاصی محکەمەکە ئەگەر بێمە سەر پرسیارەکەی جەنابەت لەو سێ داوای کە تۆمار کرابوو داوای دوو داواکان کە پەیوەندی بە موچەوە هەبوو هیچێکێک لەم دوو اختصاسە نەیەگرتەوە کە تۆڵی وەرە ئیلزامی حکومەت کە بە موچە ئیشی محکەمەی اتحادی نە ئیلزامی حکومەت کا بە موچە بڵێ موچە بدە یان ئیشی محکەمەی اتحادی نییە بڵێ مەسەلەن ئەبێت تۆ بەردەوام بی لە موچەدان نەخێر واتە تۆ نە لە اختصاصی ئەوەیە کە دەستوریەتی قانونی بێ لەسەر پێشتر ئەو بڕیاری دەرکردو بۆ پێش ئەوە دوای ئەوە ئەگەر ئێمە تاوان وەکو ئەو تەڵەبەگەرم بڕیارێژ نەبێت باش ئەگەر ئەم بڕیارێژ نەبێت تۆ تەڵبە تەقدیم کە هەر محکەمە لێ دووەر ناگرێت چونکە لە هیچێکێک لەم دوو اختصاسا نییە محکەمە ئیلزامی ئەطراف بکە ئیلزامی مەسەلەن ئیلزامی حکومەتی اتحادی بکە بە پێدانی موچە نەخێر ئەمە تەڵەب نییە ئەمە مەوزوعی داوانە لەبەر لە 100% ئەمە ڕەدەبێتەوە وەکاتێکیش کە تۆ مەوزوعەکەت مەوزوع نییە و پێشتری فەصلی تیاکراوە کە تۆ یەی تەڵەبی ئەمر وولاییەکەی بە هەمان شێوە محکەمەی اتحادی ئەو داوای تۆش جارێکی تر ڕەتەکاتەوە ئەم ڕەتکردنەوانە دلیل نین بۆ ئەوەی کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان خاوەنی حەق نین نەخێر خاوەنی حەقن بەڵام دلیلی ئەوەیە کە ئەم داواکە تۆمار کراوە لە چوارچەوەی اختصاصی محکەمە نەبوو ئەسڵەن مەوزوعی داوانە بۆ تا من بی بە مەردە محکەمەی اتحادی تۆماری بەمە خاڵیەکە سەبارەت بە داوای کارەبای 24 کاتژمێرێکە کە جەناب دامەژت پێکرد طبعا تاعنەکە دراوە لە چی تاعنەکە دراوە لە قەراری ئەنجومەنی وەزیران مانای پێشتر لە 6 داواکە من بینیومە کە تاعاندراوە لە قەراری ئەنجومەنی وەزیران محکەمەی اتحادی ئەڵێ اختصاصی من نییە لەبەرەوەی محکەمەی بڵێ ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی اتحادی نیە ئەنجومەنی وەزیران اتحادی نیە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانە من مختص نیم ببینینی مەشروعیەتی قەرارەکە لەبەرەوە ئیشی من نییە اختصاصی منێ داواکە ڕەدەکاتەوە لەسەر قەراری ڕاگرتنی پلەبەرزکردنەوە لەسەر قەراری پاشەکەوتنی موچە لەسەر قەراری ما هەمووی ئەم داوا تۆمار کرا و هەمووشی محکەمەی اتحادی بە یەک ڕیتمەڵی اختصاصی من نییە من ئەم جۆرە داوانە نابینم
کەواتە لێرە ئەمە ئێمە لە فەراغی نەبوونی پەرلەمان ئەمەمان بۆ دروست نابێ یا پەرلەمان بۆ نمونە کە چاودێری حکوومەتەکە هەندێک بڕیار ڕەنگە بێتە پەرلەمان لە ڕووی قانونی و یاسای بۆ دەرکرد ڕێک بکرێتەوە نەخێر بە بڕوای من خۆ کارەبای بچوا کاژمێکە بڕیارە بەڵێ ئەکرێت بۆ نمونەگە پەرلەمانت هەبواە تۆ لە دانیشتنیە کاتوزان فراکسیۆنێک بۆ نمونە تاعنی لەوە بدایە و وەکو چۆن پێشتر نرخی بۆ دەرکاتوانرێک پێشتر ئێمە قەراری ترمانە بوو هی پاشەکەوتی موچە و هی ڕاگرتنی لە بەرزکردنەوە پەرلەمانی شەبووی چی پێ نەکرا لەبەرچی پێ نەکراکە من واز لەوە بێنە کە ڕەنگە دوو حیزبی دەسەڵات زۆری نەبن لە پەرلەمان لە ڕووی ینی کاری پەرلەمانیوە پێی ئەکرێت پەرلەمان ئەکرێ ئیشی پەرلەمان نییە ئەمە بکە ئیشی پەرلەمان ئیشی قەزای بیکە ئیشی قەزا بەس کام قەزا ئەمە قسەکەی لەوە چێ ئیسایێک پرسیار کا لە جەنابەت بڵێ باشە ئەگەر ئەمە ئیشی محکەمە ئیتیحادی نییە ئەم بڕیارە ئیشی کێ ئەیشی کێ بەڵێ ئەمە قسەکە ئەم پرسیارە جەوەریەکەی بە بڕوای من لە ڕووی قانونیەوە کاتێک کە ئێمە قەرارێک دەرەچێت لە ڕووی قانونیەوە بە گوێرەی قانونی مەجلیسی شورا ڕقابەتی مەشروعیەتی قەراری ئیداری ئیتر ئەنجومەنی وەزیران دەری بکە یان وەزارەتی دەری بکە یان دایرێ دەری بکە ئەچێتە اختصاصی ئەنجومەنی شورا و دەستەی گشتی ئەنجومەنی شورا و محکەمەی قەزای مۆزەفین و محکەمەی ئیداری کێشەکە لەوەیە لە هەرێمی کوردستانە ئەم محکەمانە بە دەستەی گشتی ئەنجومەنی شوراوە ئیجتیهادێکیان بۆ خۆیان کردووەڵەن ئێمە مختص نین ببینینی قەراراتی تەنزیمی مەبەستیە لە قەراری تەنزیمی واتە قەرارێک لە جهەیەکە و دەرەچێ مخاتەبەی ئەشخاص ئەکا بە سیفەتیان نەک بە زاتیان باشە واتە ئەڵێ مەسەر بڕیارێک دەرچێت بۆ هەموو فەرمانبەران واتە بە سیفەتیان دراوە نەک بە زاتیان فەرمانە دەرەچێت بۆ هەموو هەرێمی کوردستان واتە نەک بە ناو نهاتۆ بە عام لێرە ئەمە پێوتری قەراراتی تەنزیمی مەڵێ ئەنجومەنی شوراڵێ من مختصنی بە قەراری تەنزیمیە ئەوە ئیشی منیە من بیبینم باشە کە باش ئەکێ بیبینێت یخۆ قەرارێکیش دەرچووە لە بەپێی مادەسەتی دەستور ئەڵێ نابێت لە هیچ قانونیەکە دەقێک هاتبێ قەراری ئیداری محەسەمکە لە تاعن واتە نەتوانانی تاانی لێ بیت ئێمە دەستوریش وایە ئێ باش شورا نایبینێت دەستوری ژواڵێ ئەینە المەفەر ئەچینۆ بۆ کوێ ئەچینۆ بۆ قانونی بۆ محکەمەی بەدا بە بڕوای من ئەبێ محکەمەی بەدا ئەمە ببینە لەبەری محکەمەی بەدا ولاتی عامی بەسەر هەموو قەزایەکانە هەیە محکەمەی بەدا کاتێک کە تۆ ئەزانیم بەڵێ محکەمەی قەزای داری نایبینێ و دەستوری جەختی کردوتەوە کە نابێ قەرار هەبێ تاعنی لێ نەدرێ کەواتە محکەمەی بەدا بێ اختصاصی خۆی بەکاربێنێ ئەم داوا ببینێ بۆیە ئەکرا ئەم داوا لە ڕێگەی محکەمەی بەداوە تاعنی لێ بدرایە و بەڵام کێشەکە لە چیایە کێشەکە لەوە ئایا کاتێک کە محکەمەی بەداتا ئەم قەرارەوە ئەم داوا وەرەگرێت دوای ئیسئینافەکرێتەوە دوای چێتە محکەمەی تەمیز ئایا تەوەجوی محکەمەی تەمیزی بەڕێت چییە؟ ئایا محکەمەی تەمیز ئەتوانێت مواجهەی حکوومەتی هەرێمی کوردستان بکە و قەرارەکەی بۆ هیمکاتەوە ئەمە ئەو پرسیارەیە کە ئەمە کاتی خۆشی محکەمەی قەزای بڵین قەزا لە هەرێمی کوردستانە نەیتوانی دەستی حکوومەت بگرێت لەو قەرارەتانی کە دەری کرد سەبار بە پاشەکەوتی موچە و سەبار بەڕاگرتنی پلە بەرزکردنەوە ئەگەر کەس نەبوو تاعنی لێ بدرێت لەبەرەوە گومانەکە لێرە ئەوەیە کە لەبەرەوە ئێمە سابقەمان نەبینیوە لە هەرێمی کوردستانە بۆ ڕاگرتنی ئەم جۆرە قەراراتانە خەڵک متمانەی بە قەزا زەماوە لە هەرێمی کوردستان زۆر باشە بام لێرای پرسیاکەم تخوا بۆی دنەینەوە دەرەوە بە قسەکانی جەناب تاوانی وا دەرەکەوێ ئێمە خۆ پەرلەمانتارەکانمان لە ناو دەستگایەکی تەشریعیان یاوە تا نەشارەزان کە ئەم داوانە تۆمارەکەن یان نەخێرەوەتان ئەمە تەنها بۆ بەرچاوی میدیا و خەڵکی هەرێمی کوردستانە بڵێ من دژی حکومەت ئەمەم کردو و ئەمەم کردووە بەڵێ یان تۆ کامیانە بینی وەڕاستی وڵای ئەوە خۆی بۆ خۆیان ئەگەڕێتەوە بەڵام بە بڕوای من حەقە خەڵک پرسیار بکە بۆ خەڵکیشیانی گرنگە بەڕاستی خۆی ئەگەر ئێمە سەرنج بین لەم بابەتانە نەشارەزاییە بە بڕوای من نەشارەزاییە بە دەرەجەی یەکەم ئەی دەرەجەی یەکەم دەرجی دووەمش احتیمالە مەسەلەن هەوڵ بدرێ بۆی کە مەسەلەن جۆرێک فۆکس بکەوێتە سەر و کەسە سەر ئەو شخصە سەر ئەو جیە بڵێ کاکەوە من بەڵام کێشەکە لەوەیە دوایی متابعە ناکرێتەوە بڵێن حەقە خەڵک ئەو پرسیارەیە بێ بڵێ مەسەلەن ئەلیف تۆ ئەم داوا تۆمار کرد چوار داوای کەشت تۆمار کردووە هەر ڕەفز کرا و ڕەتکرایەوە ئەدەوەرە تەوزیحمان بۆ بەبزانین چێ منی مشکلەکە لەوەیە وەک معریفە قانونیەکە نیە متابعەکەش نییە مەسە بڵێ کاکە وەرە ئەم جیە مەسەن جیهەی ئەلف
فلان كسر بجهه الفا بەڵێ ده دعوة تۆمارەکە هەر دە داواکە ڕەتەکرێتەوە ئێنای محاسبە بکە بڵێ وەرە کاکە زەحمەت نەبێت تۆ بەناوی من چی داوا تۆمارەکەی لە فراکسیۆنی منی سەر بە منی سەر بە هەر عینەکەی وەرە کاکە زەحمەت نەبێت پێم ماڵ ئەمە چییە؟ ئیخۆ ناکرێ مەسەلەن من کە داواکە تۆمارەکەم لە ئیعلامای کەم بە هەڵا داوام تۆمارکە بەڵام کە دوایی داواکە ڕەتەکرێتەوە بە دوور و بەنزیک هەر باسیشی ناکەم ئەزای ئێمە وێنایەکمان لا دروستە بێ ئێستا بۆ نمونە هەڵەنە بە مەسرۆخان تۆماری کردومەی کارەوەی بەشا کاژمێرێکە کە لە نەوەی نوێ سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ ینی کە تۆمارە کرێ لای خەڵک پێی وایە بڕارەکە درێ لە دادگاوە ئێتە باڵۆشانە یا بەدابەزانی نرخەکەی کە هیچ بڕیارێ نادرێ وەکوی جەناب دەڵێ ئیتر پاڵی لێن و تر کۆتاییە ئەم شتێ ئەم قەزەیە یاوە تا بۆ کۆتایی هێنان دەمکوتکردنی خەڵکە کە تا دادگا هیچ ناتوانێت بڕیارێ لەسەرەمە بە یاوە تا چوزام هەدەفەکەرەوە بۆ بڵێ من سکاڵایەکەم تۆمار کردووە دژ بە حکومەتی بەداخەوە ئەو متابعانیە لەسەر بابەت هەرەوە جوابیتەوە ئەی باشە کەواتەی ئێمە با بینە سەرەوەی ئەم سکاڵایانە ئەبێتە هۆی کوشتنی بابەتە حەقیقیەکە یان نەکە بابەتەکە خۆی وەک خۆی ئەمێنێتەوە بە سکاڵاکان ڕەتەکرێنەوە بە بڕای من لە ڕووی ئیعلامی بێتە کوشتنی بابەتەکە لە ڕووی ئیعلامی بۆ لە ڕووی خەڵکیش لە ڕووی ئیعلامی مامەسمێ مەسەل لە ئیعلام ئاڵێم داوا ڕەت کراوە خەڵک معلوماتی نییە لەوەی کە ئایا ڕەت کراوە معنای چی کە من ئەڵێم مەسەن لە ڕووی اختصاسەوە ڕەتەکرێتەوە محکەمە ناچۆتە ناو مۆزوعەکە بزانین ئایا مۆزوعەکە لە ئەسڵا قانونیان قانونینی محکەمە لە کاکە ئەم ئیشی من نییە باشە جای لەوەی سا مەسەلە من زەحمە نەبێ ئەم پەرداخە ئەم پەرداخە کاک سامان ئەمە شوشەیان هینە تۆڵی کاکەوە ئیشی منی من حەقم چیەوە خۆمە دلیلی لەسەرەوەی کە ئەم تەڵەبەی من و قسەی من و ئەم مۆزوعان کۆتایی نەخێر ئەو بابەتێکی ترە مشکلەکە لەوایە ئێمە بەداخەوە ئێڵێم هەم وعی ئیعلامیمان ئیعلامی لە ڕووی قانونیە و هەم خەڵکیشمان کاتێک کە ئەمە بینە یەکەم نەمتابعەیەکە بە دوایە بڕوە مثلا من جهەی ئەلیف جهەی فلانی ئەڵم کاکە تۆم داوا تۆمار کردو وەرە سەیری سەر بردێکەکەین زەحمە نەبێ وەڵامیشی و خەڵکە بنەوە زين آية توم دعواني تومارت كدوة كانت يجينا برد كلاوة توبي ما بقول سبب برد كدنا وكيد شيء أجر قناعت بمحكمة كان يبابي زين أجر محكمة كا إنحراف كرو بابي زين أجر بحال كرو بابي زين بوي أما ناكر توها مجرد بعد بخل بيتو دواي نتيجة كي جواري كي تربية أما يكم دو مشان خلق براسي وعينية لويكا مثلا كان ما بزل رد كدنا وكيد شيء تروى زين كاكا عليه هندي لوش بمقابلي برامبريش تسويقي بكام خبره بلا كاكا وتا محكمة اتحاديش تأيدي قصدك كدو دعوة كيرد كدو تو بلي بمجورش يعني هندي جار تكيفي قرارك كريته وجاري كتير واتجري أو طرفي كلاجري مثلا أو قرارك يدرك كدو كاكا وتا محكمة اتحاديش برابر ده محكمة اتحاديش دعوة كيرد كدو كواتا أو منك كردومة دروس وقانوني واتلا هردو جانبك هو براستي بابتك أكوجت ئێمە ئومێدمان هەبێ بەوەی کە دادگای ینی لە دروستبوونی هەر کێشەیەکە لە مەوزوعی موچە تاوەکو ێساش خەڵک چاوەڕێەوە کات دادگای فیدرالی بڕیاری وەلایی دەرکات نەخێر سالاری نەخێر کۆتایی کۆتە بابەتە بڕاوەتەوە ئێمە ئەمری ولایی ئەبێت تۆ مۆزوعێکە دەبێ مۆزوعەکە نوێ بێ ئەو کاتە بچینە ئەمری ولاییەوە مۆزوعەکەش ئەم ڕێکەوتنێش تقریبان شتەکەی ئێور کردووەتەوە لای دادگای فیدرالی بێگومان ئەمەش نەبووە محکەمە بە بڕای من ناچۆنەوە نەخێر چکە وەجهی قانونی نەبوو بۆ ئەوەی بچێتە ناو مۆزوعەکەەوە بڕیاری لێبە لە بەروی پێشتر سەبق فەسڵی تیاکرابوو و تەڵەبەکانیش بە گوێرەی هیچ یەک لەم اختصاساتانە نەبوو کە تەقدیم کرابوو بۆ محکەمەی اتحادی کە من عەرزم کردی من پێشتر شتێکی جەنابتم بینی لە فەیسبوک ینی لە واڵەکەی خۆت نووسی بوت يعني بەپێ ڕێکەوتنەکە ئیدی لەمەولا ئەگەر بۆ نمونە حکومەت هێرێمی کوردستان نەوت ڕادست نەکا لەگەڵ داهاتناکۆ موچە نانێرێتەوە اتفاقەوە وایە یعنی ئەمە ئەبێتە نەسی قانونیش نە اتفاقەوە ئەوە جیایە اتفاق هەرچەند لە ئەخیرە قانونی موازنەش و قەرارەکەی محکەمەی اتحادیش هەرجەختیان لەوە کردوێتەوە ڕێگەر سەرنجی قەرارەکەی محکەمەی اتحادی بیت التزامي مشكلة شيء قرارك محكمة اتحادية كيشيتيا لا حيثيات لا فقري ششمي حيثيات قرارك عليه أبي مشبر دوام بينا بخاضع بيوم الكجب بو بلام لولا شواهاتوا بس لو كموشل حصي هريم داش يد لموازنة موازنة أساس انفاقي فعلي وانفاقي فعلي شو تايهاتوا بويا أبويا أو دعواني كتومار كلا بو دعوة عدول تومار بكرا دعوة لمحكمة اتحادية بكرا كاكا
لەبەرەوەی ئێستا حکوومەتی اتحادیاڵە کاکە من بە گوێرەی قانون هەرچەند لە ماخیرە ئەوش خۆی لایدا لە بڕیارەکەی خۆی ئەڵێ من حیسەم نەماوە ناتوانم بۆت بنێرم ئەگەرم اتفاقە نەبووە بەو ئیتیجاها بڕۆشتی نایە محکمەی اتحادی ئەو کاتە بۆ عدولی لەوە بگڕێت لەبەرەوەی مناقض بوو لەگەڵ حیثیەتە بەڵام لەگەڵ ئەوەشا محکمەی اتحادی لە بڕگەی دوی بڕیارەکەیە ئیلزامی حکوومەتی کردو بە تەسلیمکردنی داهاتی نەوتی و نانەوتی ولا هەمان کاشە قانونی موازنەش بە هەمان شێوە ئیلزامی حکوومەتەکە بە ڕادەستکردنی داهاتی نەوتی و نانەوتی واتە ئەم اتفاقێکە بڵێ تطبیقی دقی قانون و قرارەکەی محکمەی اتحادیە بۆ سەر ئەرزی ولا خودی قرارەکە شەهر باسی ئەو قراری اتفاقکە باسی قرارەکەی محکمەی اتحادیەکە و باسی قانونی موازنەشەکات جەنابتان ینی بەدەر لە ینی زانست یاسایەکەی کە هەتە چاودێرێکی باشی بارودۆخەکەیشی ئەوەنی کە تۆ خوێندنەوە بۆ بڕیارەکە ینی ئەم ڕێکەوتنە ئەکەیت و سەیری ئەەکەی ئێمە کێشەی موچەمانەمێنێ بە بڕای من ئەمێنێت بەڵێ بڕیارەکە نابێ ئیتر چێ پابند نابێن بابەتێکی ترە بەڵام بڕیارەکە توانم بڵێ ئەو ئیتیفاقە بە ئاسانترین گۆڕانکاری دەوروبەر بە درۆنێکە گۆڕێت مثلەن بە قرارێکە گۆڕێ بە مووقیفێکە گۆڕێت لەبەرەوە بە بڕای من محکەم نییە ئەمەێم نەو دەر بە تەنکەرە فرۆ ئەمە ئیشکالێتەکەیە واتە بۆیە ئەڵێم بڵێن بە زۆر شت کاریگەرە بێ اتفاق بۆیە ناتوانین بڵێ محکەمە ئێمە ئەم اتفاقی بە بڕای من حاڵتێکی ئیسیتناییە بۆی هەرێم و عێراق بگەێنێتە یاسای موازنەی داهاتوو ئەگەر بتوان درێژەی پێبن تا ئەو کات وایە ئەگەر نەشتوان ئەوەی ترە و کاتە جاتی کێشەی بۆ موچە دروستە بێتە ئێمە پێشتر بیرم ینی من و تۆر گفتوگۆمان لەسەرەوەگە خەڵک چاوەڕێ و بوو ئەسان پلەبەرزکردنەوەی بۆ بکرێت دەستکاری موچەی بۆ بکرێت تەسەورەکەم ئەمە هەل لە گۆڕ نراوە بێگومان دەنگ و باسێکی نییە واتە هەمی گەورەتر لە پێشە تۆ ناتوانانی سەرقاڵ کراوە بەس بە موچە بێ لە کاتێکا تۆ یەک دنیا کێشەیەکی هەیە بێگومان ینی ئێمە بەراورد بە فەرمانبەرانی عێراق من ئێمە سەر باسی دووهەم کە تۆزێک ئەشکالی قانونی هەیە ئێمە لای حکوومەت یاریمی کوردستان تقریبان 41 موچەی پێناوی نزیکەی 80 موچێکیش بە لێبڕین و پاشەکەوتۆ پێماندراوە ئێستا هاتووە بۆ نمونە لە کوای ئەم بڕیارە یاساییە کە تۆ بێت دیسان دوای هەڵە نەبم 11 ساڵ بێت لە سەداسەی موچە لە موچەخۆران و خانشان ببڕی بۆ مۆزوعی خانەنیشین لە کاتێکا هەم ئەویان نایاسایە هەم ئەمەیشیان بۆ موچەخۆر وایە قسەکەم بێگومان ئێمە ئەگەر سەرنج بین وەکو دەقی قانونی کاتێک کە تۆ یاسایەک جێبەجێەکەی تەمانە بێت بە کۆمپلێت جێبەجێکی یاساکە ناکرێ ئینتیقایی بی من بەشێکی جێبەجێکم بەشێکی جێبەجێ ناکەم باشە لە یاسای ژمارەنووی ساڵی 2014 تەوقیفاتی تەقاعودی کراوە بە لە 100 کەواتە وەکو ڕووی قانونی لە عێراق ئەگەر ئێمە خۆمان خازعکەین بۆم قانونە کەواتە بێ لە سادی تەوقیفات بدەین بۆ هەر خزمەتێکیش تەوقیفاتی بۆ نەدەین بە خزمەتی تەقاعودی ئەژمار ناکرێت باش کەواتە وەکو سەنەدی قانونی تەوقیفات لە 100 کراوە بە لە 100 کێشەمان لەمایانانیە ئەمە خاڵی یەکەم خاڵی دوو ئەبێ بچینەوە بۆ هەندێک وردەکاری تر لەم بابەتە پێش ئەوەی بکەین طبعا قانونە لە ساڵی 2014 کە دەرچووە شێ مانع بووە لەوەی کەم قانونە لە هەرێم جێبەجێ نەکرێت حکومەت هێرێم مانع باشە کاتێککە حکومەت هێرێم مانع بووە لە جێبەجێکردنی ئەم قانونە ئەتوانم ئەگەر بیکەین بە لە 100ەوە لە 190 ئیمتیازات و حقوقە لە 100 ئیلتیزامات باشە کاتێککە حکومەت هێرێم مانع بووە لەمانە مانع بوو لەوەی کە مۆزەف و فەرمانبەرانی هەرێمی کوردستان مستەفید بن لەو حقوقانی کە قانونەکە داوێتی باش کە تەمان بەم هۆیە فەرمانبەری هەرێمی کوردستان مەحروم کراوە لەم حقوقانی کە لە قانونەکە هاتووە وەتەنانەت لە ساڵی 2022 کاتێک کە محکمەی اتحادی بڕیاریدا بە جێبەجێکردنی ئەم یاسا حکومەت هەرێمی کوردستان ئەو کاتەش پابند نەبوو بە قەرارەکەی محکمەی اتحادیەوە دوای کەی پابند بوو کاتێک کە پابند بوو کە 2024 بڕیارەکەی محکمەی اتحادی دەرچوو بە ئەوەی کە موچە بچێت و هەرێ عێراق ئەو کاتە هەرێم زانی کە ئیلتیزاماتی هینەکەی لەسەر دروست نەبووە چووە سەر ئەوێ وەتەنانەت بۆ معلومەی جەنابەت کاتێک کە سەیری جێبەجێکردنی قانونەکەش بکەین لە 1 حوتی 2023
24 کە کرا بەڵێ سەرنج بین هەرێمی کوردستان نەڕۆژ مفاوەزات لەگەڵ عێراق بکە بڵێ منە بێ قانونە جێبەجێ بکەم ئیلتیزامی دروست ئەکا لەسەر شانی ئێوە نزیکەی 50 بۆ 6 ملیار ئەمەی نەکرد یەکسەر هات بحەزافیر یا جێبەجێ کرد باشە لە عێراقیشا ئەمە مفاوەزاتی لەسەر نەکراوە ئیلتیزامی مالی دروستەکە ئەوە بوو دواتر ئەمە کەسری بودجێی لە موچە دروست کرد لە مانگی 12 چکە هەموو مانگێک 50 ملیار تا 6 ملیار شو بۆ موچەی تەقاعودی عێراق نەیناردوو دوای ئەمان لە یەکی 2025 بەڕەسمی وتیانەوە قانونەکەمان جێبەجێ کرد باش هەرێم لە مامەڵەکە لەگەڵ ئەم قانونە بەداخەوە ئیلتیزامات و ئیجراعاتەکانی مەحرومکردنی و حقوقی گەڕاندەوە بۆم قانونە بە ئەسەری ڕەجی بەڵام حقوقەکانی نەگەڕاندەوە لە کاتێکە لە ڕووی قانونی و کاتێک کە تۆ بە ئەسەری ڕەجی قانونی جێبەجێەکەی بێت دەقی قانون هەبێت کە تۆمە بە ئەسەری ڕەجی جێبەجێەکەی حقوقەکەیشی بین ئەبیان ئەبێ شان بەشانی یەکتری بیدەیت کاتێک کە تۆ من ئیلزامەکەی بەوەی کە من ئەبێ بێم لە 100 بەم جارێ ئەمە گشتاندەکەی وەزارەتی مالیە کە ژمارە 4 ئاماژە بە یەک نووسراوی حکوومەتی عێراقی نەکرا لەم گشتانە ئەڵێ چی ئەڵێ پاڵپش بە یاسای خانشنی یەک دوو ژمارە ئەوەندە و ئاماژە بە هەردوو نووسراوی ئەنجومەنی وەزیران ژمارە ئەوەندە لە 2000 ئەوەندە و ژمارە ئەوەندە و کۆنووسی کۆتایی لیژنەی دیوان فەرمان ژمارە ئەوەندە باس لە نووسراوی هەرێمی ئەنجومەنی وەزیرانی عێراق ناکرێت بۆ قسەکە لەمەیە ئایا هەرێ عێراق بەڕەسمی بە کتابی داوای کردووە یان ئەمە قسەکەی ئەمە هەرێم ئێستا کاک عەبدولقادر ئەمێ بچمە ناو بابەتی ببوورە ئەسا ئەو بەمەهر نای باش ئێستا قسێک لەسەرەوە هەیە ئایا ئەم پارەیە حکومت بۆ حکومەتی عێراقیە گەڕێنێت و یا بۆ خۆی هەڵێت ئەمە ئاخر بیستم ئەو تەوزیح بم طبعا لەما نەنووسراوە پاڵپش بە هیچ نووسراوێکی وەزارەتی مالیە ئیتیحادی تیانە ئایا گەر هاتووە ئەمانە وایە لانیکەم بۆ دەرچوونی پاڵپش بە بیان بزڵ ئەو نووسراوی حکومەتی عێراق ناڵێم نییە بەس من نەبینۆ بەس ئەگەر ببوایە ئەوە لێرە ئاماژە بچکە تۆمە تعمیمە ڕاستە ئەم تعمیمە ئەوە تۆ بوو تا چکە ئێمە لە دەیان و سەدان تعلیمات و تعمیماتە هەمانە کە ئاماژە بە نووسراوی وەزارەتی مالی ئیتیحادیەکە بۆ لێرە ئاماژە پێ نەکراوە ئەمە پرسیارە بۆ خۆی ئەمە خاڵی یەک خاڵی دوو ئایا حکومەتی هەرێمی کوردستان لە ساحەوتی 11 ساڵی ڕابردووی تەسلیمی عێراق کردووە عێراقڵێ نەکراوە باشە کە تەسلیمی نەکردووە ئایا عێراق پێداگری لەسەر لە ساحەوتەکان لە ساسەیەەکە کە تەسلیمی بکرێ خۆی بەڕاستی ئەمەیە نازانی ئەبێ لە ساحەوتەکە ئەولاترێت تا لە ساسەکە ئەوڵێ لە ساز ئەمە تەکمیلی باشە ئەگەر عێراق قەناعەتی وایە کە تا ئێستا قسەی لەسەر لە ساحەوتەکە نەکردووە لەسەر سێگەی نایکە بۆ لەسەر سێکە هاتوو لە کاتێکە لەسەر سێکە لەسەر گیرفانی من و تۆیە نەک لەسەر گیرفانی حکومەتی هەرێمی کوردستان ئەمە پرسیاری جەوهەریە بە بڕوای من ئەبێ ئەندام پەرلەمانەکان لە عێراق سەردانی وەزارەتی مالیە بزان نایە فعلاً وەزارەتی مالیەم تەڵەبی کردو ئەگەر وەزارەتی مالیە کردوێتی کەواتە دوو ئەرک دروستە بێت ئەرکی ئەندام پەرلەمانی ئەوەیە کە تازە مڵ کاکە ئێمە لە مودەی 11 ساڵی ڕابردووە 15 موچەی کامل نەدراوە چلو ئەو نەموچە بەکە بە ڕوبع موچە و بە هین موچە هین کراو ناکرێ من بێم کەسەکە لە 100 موچەم پێ نەداوە بێم لە 103 موچەی لێ ببڕم جارێکی تر ئەمە حەقە ئەم تەوزیحە بدرێ بزین ئایا فعلاً پێم وایە جارێ ینی هەڵە نەبم لە پەرلەمانتارێکم پرسی گوتی عێراق وتێت ئەو لە سەدا حوتەی کە لە ناو سندوقی خانیشینیانیە بە قەرزە ژمارێکە لەسەر باش لەسەر بۆ باشە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم بۆ حکومەتی هەرێمی کوردستان نەچۆن فازۆ بڵێ کاکە من فەرمانبەرەکان وەزعیان وایە ئەمەش با حکمی لە ساحەوتەکە بێت وایە بۆ ئەمە نەکرا بۆ مانای بۆ بێ ئێستا تۆ مۆزەفۆری داما و لێ بڕێ خۆم مۆزەفێکت هەیە مەسەرەن هەفا لە چەندۆ دەست پێەکە پێم وایە مەجارێ حسابات و کتاباتێکمان لە مانگی لە 30,000 بۆ 6,000 دینار ئەشێتە 150 بەپی تۆ هەموو مانگێک 150 لێت ببڕێ مەسە 120 لێ ببڕێ هەشتا لێ بڕێ هەشتا زۆر زۆرە هەفتا زۆرە 50 زۆرە کاکە سی بۆ کەسە زۆرە کە موچەکەی پی 400,000 دینارە تۆ تا 36 ینی خانە نشینەیە ڕەنگە شەسی لێ ببڕێ مانە بەڵێ ئەوە تا چەندێکە تا 3 ساڵوانە خانە نشینەکە تا 5 ساڵە مۆزەفەکە تاوەکو 3 ساڵە واتە تەوزیعیان کرۆ بەسەر 3 ساڵە قورسایەکە کۆتە سەر مۆزەف خانە نشینەکە مەبلەغەکە تەوزیعکرێ بەسەری مەبلەغە زیاترە بەڵێ مەگەر مەبلەغەکە زیاتر نەبێ تەوزیعکرێ بەسەر 6 واتە گەرێمە 10 ملیۆن بێ تەوزیعەکەن بەسەر 6 کەمترەکەوێ بەسەکە تەوزیع ناکرد بەسەر هینەکە 36 زۆرتر قورسایەکە دروستە بێت لەسەر مانگەکان تێگەی لێم
ئەم پرسیارانە جەوهرین ئەبێ ئەم پرسیارانە وەڵام بدرێنەوە ئایا فعلا بۆچی حکوومەت یاریمی کوردستان ڕازی بوو لەسەر گیرفانی ئەم پرسیارە حق حکوومەت تەوزیعی لەسەر بۆ ئامادە بوون حکوومەت کێشەی نەبێت بۆ لە ساحەوتەکە بەڵام کێشەی بێ بۆ لە ساسێک باشە ئایا فعلا حکوومەت عێراقی داوای کردووە ئەگەر داوای کردووە بۆ هەموو ئەندام پەرلەمانەکان ناچم لە کاکە ئێمە جارێ هەر موچەنی بدەن بە فەرمانبەرەکەەوە تا بین لە بلاشەوە لە سەتاسیەکەش لە موچەی فەرمانبەرەکانمان ببڕین لە کاتێکە ئێمە هەموو فەرمانبەر دەستی لەسەر دڵیەتی بزانین ئەمساڵ چەند موچەمانە فەوتێت وازەحە لەبەرەوە بە بڕوای من ئەمە جێگەی پرسیارە و لە هەمان کاتی شاوکو ئەرزم کردی ئێمە لە قانونی تەقاعودیە جگە لەو مادەی کە تەنزیمی تەوقیفاتی تەقاعودی کرد هەمووی حقوقە ئەی باشە وەرە کاکە قوبوڵ من دەست ماچەکەم کە تۆ یاساکەم بە ئەسەری ڕەجعی کە باسەگرێت لە عێراق ئەمەر نییە هەرێم نییە بە ئەسەری ڕەجعی من ئامادەم تەوقیف من خانشیەکمانێ بۆ لە 2020 خانشین بوو ئەوە بێت تا 2020 تەوقیفات بات وایە کاکە دەستی خۆش ببیدا ئەو تەوقیفاتی لە ساسێ بەڵام وەرە موچەکەشی لە 2014 بۆینکە بۆ تەرفیع وەڕێک بەزڵ ئێستا هیچێک لە گرفتەکانەوەی خەڵک ئەسڵەن چاوەڕێ بوو لە حکوومەت یاریمی کوردستان کە ئەسڵەن موچەکەی زیادکە تەرفیعات بکرێت لە ئێستا بە پێچەوانەوە موچەکەی زۆر کەمتر دەکرێتەوە واتە تۆ لێ ئەبڕێ یەک حەقت بۆ ناگەڕێنێتەوە خۆ لە ڕووی قانونیەوە کادوقات ینی من ئەو پرسیارەکەم حەق نییە حکوومەت یاریمی کوردستان تەوزیح بە ئەم پارە خۆ بە ملیۆنان دینارە ئەچێ بۆ کوێیانی ئەمە قسەکەی ئایا گەڕێتەوە بۆ عێراق یا هەرێمی کوردستان حکوومەت یاریمی کوردستان سندوقێکی تێ سندوق لە ئەمان نەماوە ئەمە کاتێک ئەمان قایمەکەکەن بە لێبڕینی لە سا سیەکەوەی کەن بۆ عێراق واتە عێراق تەمیلی ئەو موچەکە کە لە ساسیەکەی لێبڕاوە کەمتر نێ لە دەکات بۆن منە ئەگەر ساڵان مەسەرەن مانگانی پێشوو 950 ملیاری نردبێ ئێستا بۆ ئێم تەوقیفاتەوە چێتە 920 میلیارد بۆن منە با بڵێ واتە 30 میلیارد کەمتر نێرێت واتە پارەکە بۆ عێراق گەڕێتەوە نەک بۆ ئەمان ناگەڕێتەوە بە بڕای من چونکە تۆ ئەو بەپێی تعلیماتەکە وەزارەتی مالیە و بڕیارەکانی وەزارەتی مالیە ئەڵێ قایمە بکە بە ڕەچاوکردنی بڕینی لە ساسێ خۆم لە ساسی عێراق بە کاملی ناینێت ئەمان لە ساسێ کە تۆ قایمەتدار بە بڕینی لە ساسێەوەی نێری بە حساب لە مانگی حوتیشەوە بۆچی ینی مانگی حوت تۆکەتە سەر ڕێگەوتنی خۆیان بەڕاستی ئەمە گرفتێکە ینی ئێستا بۆ نمونە کەسانی وەکو جەنابتان کە شارەزای قانون و بۆ نمونە قسەی لەسەرەکەن مۆزەفێکی فەقیر چی بکا کە تۆ موچەکەی ئەبڕێ ینی ڕێگە سەرەکیەکە چاکەکە کامەیە کە خەڵک ئەبێ دژی بوەسێتەوە ینی بۆ ئەم پارەی لێ ببڕێن خۆی ئەبێ ئەم ڕێگە ئەبێ تۆ قەزا و مەحاکم ئەبێ میشە بکەن ئەمە ئیشی مەحکەمەیە بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستانە مەحاکمان ناتوانێت مواجهی حکومەت کات بە سەراحەت هێڵێن کە لە ڕووی قانون توانێت بەڵێمان ئێستا ئەگەر من فەرمانبەرێ بم فەرمانبەران ئەتوانن بەیانی وەکو بەو دوو ئەسبابی کە پێشتر بۆم باس کردی ئەتوانن داوا تۆمارکن لە بەردەم دادگای بەدا لەبەرەوەی محکەمەی قەزایی داری نایبینێت دەستوری ژەڵە نابێ قەرارەکە بێ هین بێ ئەو کاتە بە ئەم بابەتە بچێتە بەردەم بینەوە ئەمریکی وولایی دەربکرێت لەلایەن دادگایەکی بەدایی سلێمانیەوە بۆ ڕاگررتنی ئەو تعلیماتە هەتا ئەو کاتێک کەیسەکە حسمە بزانین ئایا فعلەن چی ئەم تەڵەبەی کردووە ئەمجارە بۆ فەرمانبەرێک کاتێک کە تۆ مەحرومت کردووە لە ئەو هەموو امتیازێکە لە قانونی تەقاعودی هاتۆ تۆ سەبەب بووی بەڵام یەی ئیلزامیەکەی بۆیە کە تۆ بێت لە 2014 تەوقیفات بە من بیت ئەخرەمە قورسە بەڕاستی خۆگەر ئەو فەرمانبەرە لە 2014ەوە کە تەرفیعاتی هەبووە ڕەنگە موچەکەی کە ئێستا 500 ئێستا دەبوو بە 900 بێگومان وانە بێگومان بەڵانی زیادیە کرد بەڵێ بێگومان زیادیە کرد و لە هەمان کاتشە ئەو لێبڕینەر زیاترە بوو لەسەری ئەو لێبڕێنەر زیاترە بوو لەسەری بەڵام بەگشتی ئێمە ئەم کاتێکە باز لە ئەسەری ڕەجعیەکەین بۆ متەقاعیدەکان یەکەین بۆ مۆزەفەکانی ناکەین لەم بابەتە بۆ مثلا باوکی من باوکی تۆ کەسی من کەسی تۆ لە 2016 حەڤە تەقاعد بوون بە 200,000 تەقاعد بوون بە 220,000 تەقاعد بوون لە کاتێکە لە عێراق 500,000 واتە هەموو مۆزەفێکی ئەگەر کەمتری موچە حساب بکەین 500 لێلا بکاتە 280,000 هەموو مۆزەفێکی هەرێمی کوردستان کە متەقاعد بوو کەمتری موچەی 220,000 دینار بووە هەمومان یەک 280,000 دیناری بەهۆی ئەوەی کە هەرێم یاساکەی جێبەجێ کردو هەمومان یەک 280,000 دیناری لێخوراوە معقولە من هەمومان 280,000 لێخورا بێ بەڵام بێم بڵێم تۆم 280,000 نادم بەڵام بێبی تەوقیفاتی ئەوم بیتێک کە ئەوای 280,000 وەرگتایە
واتە موجیباتی 280,000ەکەم لێ وەرەگرێ بەس خودی 280,000ەکەم ناداتێت ناوەی کێشە ئەیسا بۆ نمونە بۆچی ینی ئەم خانەشیان 3 ساڵ و فەرمانبەران 5 ساڵە خانەنیشی لەبەرەوەی موچەکان کەمە باش وە کاریگەری ئەوە لەبەروی حقوقێکی وەزیفیە لەسەر فەرمانبەرەکە زۆرەکەوێ بۆ ئەوەی مخالفەکە زۆر لەسەری نەکەوێ بڕەکان تەوزیعی 6 مان کردووە بەڵام بۆ مۆزەفەکە بە حساب لەبەری موچەی زۆرە باشە تەوزیعی 36 مانیان کردووە ئەمە یە قسەکە واتە بۆ نمونەگە خانەنیشینی 6 ساڵ زاوەرگێ بەو پێ چەنی لێ ئەبێ بزانین ئایا موچەی بنەڕەتی و کاتە چەند بووە لەسەر حسابی ئەوە بە حسابی موچەی ئەگە بۆ نمونە موچەی بنەڕەتیەکەی 400,000 بوو بێ ئەو کاتە چەند تەوقیفاتی پێویست بووە ئەبێ سەیری چی بکەین سەیری قایمەی موچە و سەرموچەی ئەو فەرمانە بکەن لەو ساڵە بۆ نە مۆزەفەکە 590 موچەی بنەڕەتی بووە باشە لە ساڵی 2015 ئەم 590 زەربی چەندێکین زەربی لە ساسەیەکەین مەبلەغێ دەرەچێ بۆ نمونە با بڵێن 15,000 دەرەچێ با بڵێن باشە ئەم 15 زەربی 12یەکەی بۆ ناچێتە 200,000 باشە دوایی 2016 زمانی حەڤەمانی هەژدەمانی 9 زمان بۆ نوبا بڵین هەموو ئەمانە کۆکەیتەوە سێریکەچێتە مەبلەغی 15 ملیۆن و 20 ملیۆن باشە ئەو کاتەی تەوزیعی کیەکەی تەوزیعی سەر موچەکەیەکەی ئەڵێن لەبەرێ متەقاعد موچەکەی کەمە لەبەری تەوزیعی 36 مانگی بکەیت و زۆرتر لەسەری دیار بێ تەوزیعی 6 مانگیەکەی بۆی کەمتر لەسەری دیار بێتە ئەم ڕەحمە کراوە بە متەقاعد بەڵام خۆ زۆری لێ بڕێ بەڵێ وای خۆ ئەگە خانەنشینێ بدوێنی ئەلە وڵا ئەگەر بەو پێ بێ من حەزەکەم 30,000م لێ وەرگن لەوەی کە سازام لێ وەرگن با چەند ساڵێ بخێن نەخێر ئەو ینی لە بژێوی دەرناکەوێ ینی کەمتر بێ واتە ئەم قستێکی موریحی دانەناوە سەقفەکەی دیاری کردو بە 6 مانگ بە 5 ساڵ ئەبێ بیداتەوە مۆزە بە 3 ساڵە ببیداتەوە بەس تۆزی ئەو حسابات و کتاباتە تۆزە قورسە ینی بۆمان دەرئەچێ بۆ نمونە کەسێکی خانەنشین چەنی لێ بڕێ لە ماڵەکە بە تەقریبی بڵین ئەکەوێتە سەر موچەکەی ئەم مۆزەفە وەکو عەرزم کردی مەسە ساڵی یەکەمیان 590 بووە ساڵ دوێمە 529 ساڵی سێمە 530 ئەخۆ تەرفیع نەبوو بەس علاوە هەرچی بێت نامە بەسمانی نەکە کەم ڕۆژ ئێگە تەرفیع نەک بێت کەمتر لەسەرەکەوێت بەڵام خۆ لەمیشە موچەی تەقاعودەکەی کەمترە ئێوە واتە چۆنەڵی تەواوکەری یەکترن ئەم دوو ئیشە کە تەرفیع زۆر بوو زیاتر لێبرێت تەرفیعت کەم بوو بەڵام لە هەموو حاڵەتەکانە پێتەوە دیارە بۆیە لەم حاڵەتەیە ناگەر سەرنج بین ساڵ بە ساڵ بە پێی موچەی بنەڕەتیەکە تۆ کۆیەکەیتەوە کە کۆت کردەوە و کاتە ئەمەلیەکە مەبلەغێ دەرەچێت و تەوزیعی موچەی تەقاعودەکە موچەخۆرت فەقیرە ڕەنگە وەفات بکات و هەرە و لێبڕینە بەردەوام بەڵێ ماوەیەکی زۆر 5 ساڵ تەمەنە ئەوان 5 ساڵەیە متەقاعد 5 ساڵە و مۆزەفی 3 ساڵە مۆزەف زیاتری لێ بەڵێ مۆزەف زیاتر لێبڕ لەبەرەی موچەی زۆرتر زۆر سپاس دەکەم وەفەقیت زۆر سپاس مامۆستا عەبدولقادر ساڵح کارشکاری یاسایی زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینێری بەناوە بەخواتان سپێرم خواتان حکومەتی عێراق بە هیچ شێوەیەک متمانەیان پێ ناکەوە تاوەکو نەوت ڕادز نەکەن بەردەوام کێشە بۆ موچە دروست دەبێت و بە تایبەت موچەی مانگی 6 ئەگەر بەڕاستی وەک بەڕێز جێگری سەرۆکی حکومەت و سەرۆکی حکومەت و هەموو ئەوانی خواتریش ئەو بابەتە دەوروژێنن کە بەشناکە ئێدا نەجاتماندن و تەسلیمیکەن و تاوەکو میلەتە بە حەساوەی موچەیەکی شەڕەفمەندانە وەربگرن بچەوە حدودانە دەزانی ڕۆژانە چتەنکەرێک ڕاوەستایە کە ئاو دیوی ئێرانێ دەکرێت و دەڵێن هەتا ئەفغانستان ڕناوەستی ئەنی معقولە ئەتۆ نەوتەکەی بۆ خۆت بفرۆشی داوای موچەش لە حکومەتی ناوەند بکەیت دوو بنەماڵە بەڕاستی زۆر سوودمەند بوونە لە بابەتی نەوت لە وڵاتەیە کەس هێندەی ئەوان سوودمەند نەبووە ئەوە هیچ تاکێک لە وڵاتە بە ئەندازەی ئەوان سوودمەند نەبووە لە بابەتی نەوتی یەکێتی و پارتی نانەوێت نەوت ڕادەستکن ئەگەر نەوت ڕادەست بکەن نەوت گەورەترین سەرچاوی داهاتی دزی ئەوانە چۆن دەڵێ بە داهاتەکانی تر دڵیاندا ناکەوێت ئەو گرفتانەی کە بۆ پرسی هەناردەکردنی نەوت دروست کراوە یعنی تاکتیک بێ طبعا موچە نەبێ زۆر تاسیریە